بینەرانی بەڕێزی شادپێ سلام کاتتان باش. ئێستا ئێمە ڕاستەوخۆ لە سەر گۆڕستانی گەڕەکی کەلاری کۆنین لە گەرمیان. ئێستا ئەو دیمەنانەی کە ڕاستەوخۆی بینین و لە بەردەستانایە دیمەنی هەشتەمین ساڵیادی تیرۆرکردنی شەیدی قەڵەم کاوە گەرمیانیە بە ئامادەبوونی هاوڕێیانی و خێزان و کەسوکارەکانی ئێستا لەسەر گۆڕی شەیدی قەڵەم هەشتەمین ساڵیادی ئەکرێتەوە و مۆمی هەشتەمین ساڵیادیان داگیرساندۆ. دواتریش بە وتاری ئامادەبووان و ئەو کەس و لایەنانەی کە پشتگیری لە ڕای ئازادی و ئازادی ڕادەربڕینەکەن دەست بە وتارەکانیانەکەن و بەردەوام بن لە مەراسیمەکە. فەرموون بۆ بینینی تەواوی دیمەنەکانی مەراسیمەکە. ئێستا ئێمە لەگەڵ شیرین ئەمین هاوسەری کاوە گەرمیانی لە سڵاو شیرین خانم کاتتان باش. بەڵێ دیارە ئەمڕۆ هەستاڵ بەسەر تیرۆرکردنی شکۆی قەڵەمەکەی کاوە گەرمیانی داتێتە پەڕێت و بۆ هەشتەمین ساڵیادی ڕێزلێنان لە خوێنی ڕژاوی کاوە گەرمیانی مەراسیمی سەرەکی وەک دەبینین لەسەر گڵکۆی شەهیدی قەڵەم کاوە گەرمیانی دەبێت و وەزائیدن خەڵاتی قەلغانی شەهید کاوە گەرمیانی دەبەخشرێت بە کەسایەتیەکی دیار و مەراسیمی کۆتایش لە کاتژمێر 8 شەو دەبێت لە ئەو شوێنەیە خود لەو ماڵی کە کاوە گەرمیانی تێدا تیرۆرکراوە. بەڵێ دیارە کەسی کاوە گەرمیانی هاوشێوەی کەیسەکانی تری شەهیدانی قەڵەم و کەیسەکانی حەفەی جوبات و کەیسەکانی تری ئازادیونان ئەکید بکوژی ڕاستەقینە هێشتاکە لەو پەڕی ئازادی و کەشوهەوای خۆیدایەوە بەداخەوە نەتوانێراوە بکوژی ڕاستەقینە لەسەر دەستی دەسەڵات بدرێتە دادگاوە بە سزا بگەینێت. بۆیە ئێمە وەکو خانەوادەی کاوە گەرمیانی بە هەمان گڕوتینی ساتی تیرۆرکردنی کاوە گەرمیانیەوە لە سەنگەری پێشەوەین بۆ ئەوەی بە هەر ئاکارێک بێت بە هەر ڕێکارێک بێت دەبێت بکوشی ڕاستەقینە چی بناسرێت و چی ڕوبەڕووی یاسا بێتەوە و ڕەنگە وەکو خانەوادی کاوە گەرمیانیش کە ئەمەمان ڕاگەیاندە بێت
کە بەڵێ لەسەر کەیسی کاوەگەرمیانی زانیاری نیوە و ڕەنگە زانیاری نەبیستراویش لە ئارادا بێت و لەم زمینەیەش ئێمە بۆ خۆمان بە حکمی پێکەکەمان ڕەنگە دەرفەتێکی باش بێت بۆ ئێمە کە بتوانین لەسەر پێ بۆسینەوە باشتر و بەڕێکاری ورتر بە دوواداچوون بکەین تا ئەوەندەی دەگەینە ئەنجام و بۆ سەلماندنی حقیقەتی تیرۆرکردنی کاوەگەرمیانی ئەو ماسکە ڕاستەقینەیە کە هەڵماڵین. زۆر باشە کۆتا پرسیاری ئەوەیە کە خەڵک دەنگی بە تۆدا بۆ ئەوەی ببیتە جگەلەوەی خۆ خاوەنی کەیسێکی بۆ بێتە پارێزەرێکی ڕاستەقینە لە پەرلەمان و پارێزگاری لە ئازادی ڕادەربڕین و مافی مرۆڤ بکەیت و دوای تیرۆرکردنی کەیسی کاوەگەرمیانی کەیسی تریش ڕوویدا ئەوایە تۆ خەڵک چاوەڕوانی ئەوەی لە تۆ کرد زۆر بڵێن ڕشتر لەوەی ئێستا بەرگری لە کەیسی ڕادەربڕین بوو مافی مرۆڤ کردوایە. تەسەبرەکەم لەو چوارچەوەی ئەوەی کە پێمان گرابێت و ئەوەی کە متابعی ئیشوکارەکانی ئێمە کردی بێت ڕەنگە بەپی پێویست درێغیمان نەبێت لە کاتێکە پەرلەمانی کوردستان بەداخەوە دەبینین کە چۆن هەژمونی دەسەڵاتی حیزب و حکومەت بە شێوەیەکی چەقبەست و ڕەنگی یاوەتەوە و ڕەنگە ئەمە هۆکار بێت بۆی کە زۆر جار تەنانەت مداخەلە و زۆر جار تەنانەت گەیاندنی پەیامەکانی ئێمەش لە ئاستی پرۆتۆکۆل بسڕ درێتەوە بۆ ئەوی نەگاتە دەنگی حەق و ڕای گشتی و میدیا و لە پاڵ ئەمەشدا بەڕاستی پەرلەمانی کوردستان ڕاستە ئەگەر مقارنەی بکەیت لەگەڵ پەرلەمانی وڵاتانی دنیا بە تایبەت پەرلەمانی وڵاتانی دیموکراسی خواست ڕەنگە بەپی پێویست لە پێشینە نەبێت کە بتوانێت و ئەوەی مەبەستی تا بۆ با بڵێن ڕەنگەوە بتوانی داکۆکی کارێکی ڕاستەقینە بێت بەڵام لە پاڵ ئەمەشا چوونی ئێمە بۆ پەرلەمانی کوردستان ڕەنگە تەواوکەری هیچ نەبێت بەشێک لە کارەکانی کاوەگەرمیانی بێت هیچ نەبێت ئەو دەنگە نەخێرە بین کە هەمیشە ڕنگدانەوەی تایبەتمان نەبێت هیچ نەبێت بتوانین داکۆکی کار و پشتیوانی دەنگی ڕاستەقینەی چی شەقام و ڕای گشتی و ئازادی خۆزان و زائیدان ڕۆژنامە نووسان بین. زۆر باشە ئێوە خۆ دەزانی مداخلەکانی پەرلەمان نابێتە یاسا پرۆژە یاسا بێتە یاسا دەنگی لەسەر بدرێ و موافقەت بێت اینجاوەکو ئێوە چیتان کردووە بۆ ئەوی بەڕەسمی لە ڕێگەی یاساوە نەک مداخلەکانی ناو پەرلەمان؟ زۆر ڕاستە تەبعاً بەشێک لە ئەرکی پەرلەمانتار دەرچواندنی یاسا و ڕۆڵی چاودێریکردنە بۆ ئەو ڕەهەندانی کە معنی بێت بە پرسی دەرچواندنی یاسا و تەقدیمکردنی یاداشت لەسەر دەستی واژووکەکردنەوە بۆ پەرلەمانتاران و بگاتە چی پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی وەزیران ڕەنگە بگەڕێنەوە بۆ یاداشتەکان زۆرترین ئەو پرسانەی کە معنی بێ بە پرسی خەڵکەوە ئێمە درێغیمان نەکردەوە ئەو یاسایانش بە هەماشەوە بەڵام ئەوەی کە بێتەوە سەر ڕەهەندی یاسایەکیان پێشنیازە یاسایە کە پەیوەست بێت بە کەیسی ڕۆژنامە نووسانی تیرۆرکرا و زائیدەن کەیسی با بڵێن ڕۆژنامە نووسی بە دیاریکراوی بۆ ئەمەشیان ڕاستی پێشنیازە یاسایەکمان ئامادەکردەوە دەمێکە لە بەردەستمانەوە بە پێویستیش گەڵاڵە کراوە بەڵام ئەوەی کەماوەتەوە لەسەر ئەوەی کە تەقدیمی بکەین ڕاستی بۆ خۆمان ترسی ئەو کەش و هەوایەمان هەیە کە لە ناو پەرلەمانی کوردستانە وجودی هەیە بەداخەوە کە زۆرینەیەکی یەکێتی و پارتی دەستیان بەسەر حکومی پەرلەمانی کوردستانە گردو و ڕەنگە ئەوەی کە ئێمە مەبەستمانە لە گەیاندنی ئەو پێشنیازە یاسایە PHS یان کاری لەسەر نەکرێت یان بە شێوازێک لە بەهاکانی کەم بکرێتەوە PHS دەرچواندنیشی کاریگەریەکی پێویستی نەبێت. سپاس بینەرانی بەڕێزی شارپرس بۆ ئەوی لەگەڵمان بوون ئێستا بەڕاستیمی هەشتمین ساڵیادی شەیدی تیرۆرکردنی شەیدی قەڵەم کاوەگەرمیانی دەست پێکات ئەوەی کە ئێوە گوێتان لێبوو کەمێک پێش ئێستا وتەی پەرلەمانتار شیرین ئەمین هاوسەری شەیدی قەڵەم کاوەگەرمیانی بوو.
خامە خوێناوێکی کاوە گەرمیانی هەموو لایەک زۆر بەخێر بێن. بەڕێزانی ئێمە لە 8مین ساڵیادی شەهیدی قەڵەم کاوە گەرمیانی درود دەنێرین بۆ ڕۆحی بەرزەفڕی شەهیدانی قەڵەم و شەهیدانی حەفدەی شوبات و ڕۆژانی دوایی و سەرجەم شەهیدانی نان و ئازادی. دوژمنانی وشە قەڵەمەکەی کاوە گەرمیانی بشکێنن، ئیدی دەمماندا دەخەین. ئێوە ویستان کاوە ڕابگرن، ئیتر قەڵەمەکان سایشان ئێوە کە کاوە گەرمیانیتان خستە زیندان، واتان زانی ئیتر کەس هاواری ئازادی ناکە، کە کاوەتان تیرۆر کرد واتان دەزانی کە کەس نییە بڵێ ئێوە بکوژن. ئێوە نەتانزانی تیرۆرکردنی کاوە گەرمیانی خوێن بە تا ئەبەد بە بکوژ دەناسرێن. ئێوە نەتانزانی و نەتانتوانی ناسنەمە نووسینەکانی کاوە بمرێنن. دڵنیان هێزی نوکی قەڵەمێکی حەقبێژ و دەنگێکی بڵندی نەخێر چەند ڕێزکە بۆ سەر پێگە و دەسەڵاتان دەبینین، چۆن ڕۆژنامەنووسان و چالاکوانی مەدینی ڕاپێچی کوچەی زیندان دەکەن. دەبینین چەند لە هێزی خۆپیشاندەر دەترسن و بەڵام ئێمە بە هێزی گولە و مەرگیش ڕاناوەستین. لە 8مین ساڵیادی مەشغەڵی قەڵەمەکەی کاوە پێتان دەڵێن ئێمە دەمانەوێت واقعی سەردەمێک بگرێنین کە هەزارەها وێنەی جیاوازمەی ئێوە نیشان دەدات. ئەمانەوێت ئاوێنەیەک بدەن بەدەستانەوە تا قوڵی خەمی شەقامەکان و قوڵی برینی جەرگی دایکی شەهیدان ببینن. بۆیە شەڕی ناخێکی پڕ لە حەسرەت و دیدێکی تین و بریندار و 1001 شەهوانینەوە بۆ ئازادی و قودرەتێکی بێوێنەیە کە ئێمە قسە لەسەر نەعەدەلەتەکانی ئەو وڵاتە دەکەین، ئاگاداری ئازارەکانی ئەم گەرەین. لەو کاتێک کە باسە ناوەمێدی گەنجەکانی ئەم مەملەکەتە دەکەین، گوێمان لە ترپەی هەنگاوی سەفەریانە. دڵنیایی دەدەین بڕینی ئەم ڕێگا دوورە بۆ ئێمە بێماندوو بوونە. سەدبارە وەڕست نابین و سوورین لەسەر داواکردنی بە سزاگەیاندنی شەهیدانی حەفدەی شوبات و شەهیدانی قەڵەم و شەهیدانی نان و ئازادی و سەرجەم شەهیدانی تر. هەر بنەوە بەو نەفەسەوە بە ئومێدەوە لە پشتی پێشەوەی هەر دەنگێکی نەخێر ئێمە ڕابەرایەتی دەکەین. وە لێرێشەوە بە دەسەڵاتی یەکێتی و پارتی دەڵێن هەی بکوژانی سۆران و سەردەشت و کاوە و وەداد. بە خوێنی ئەمان تێر نەبوون کوچەی زیندانتان پڕ کردووە لە شێروانی و چالاکوانی مەدەنی. هەژمونی دەسەڵاتی تیرۆری هەردوو حزبی تاوانبەر بە خوێنی شەهیدانی قەڵەم پەلکێش نەکردنی بکەرەکانیان بۆ بەردەم دادگا ئەوە دەگەێنێت کە ئێوە پاڵەوانی ئابڕوبەرن، ئێوە یاساشکێنن، ئێوە توێنی خوێنی حەقن، ئێوە چەند توێنی خوێنی جوامێری گەنجە شۆڕژگێرەکانن، ئێوە نەیاری بانگی حەق و وشەن. بۆیە هەرگیز ماندوو نابین لە داواکردنی خوێنی ئازیزەکانمان. وامەوێ من لێرەوە ڕای بگەێنم ئەمانەوێت ئەوە بڵێن کە کۆتا دۆسیەی کاوە گەرمیانی لە دادگا هیچ دەستکاری نەکراوەکو خۆیەتی، بەڵام بۆ خۆمان وەکو خۆمان کە لێکۆڵینەوەی تیا دەکەین 8 ساڵە ئێمە بە بەردەوامی ورد و دریشت ئەگەڕێن بە دوای سەرموویەکمان دەستکەوێت تاڵەقژێکمان دەستکەوێت پەیوەندی بە تیرۆرکردنی کاوە گەرمیانیوە هەبێت. نەوە ساوین گەڕاوین بووە تقریبا نزیکەی مانگێک دەبێت ئێمە پەیوەندیمان بەو کەسە کردووە، پەیوەندی پێوە کردین لە زیندانەوە کە احتراف لەسەر هەموو شتێک بکات کە بڵێ کێ لە پشتی تیرۆرکردنی کاوە گەرمیانیەوەیە. ئێمەش بە دەمیوە چوین وتمان تۆ ئەوە بۆ ئێمە بکە چیتەوێ ئێمەش بۆ دەکەین بزانم کێ لە پشتی تیرۆرکردنی کاوە گەرمیانیەوەیە. بە دقیقی ڕێک پێی وتین دوو بەرپرسی باڵا لە بینی ئەم دوو بەرپرسی باڵای یەکێتیە دەستی لە تیرۆرکردنی کاوە گەرمیانیە هەیە و ئەو عملیەی کە کراوە ئەو شەوەی کە کاوە گەرمیانی تیرۆرکردراوە بە تەنیا خۆی نەبووە، سایەخێکشی لەگەڵا بووە. ئەو سایەقا ئیسا لە ژیاندا نەماوە، ئیگەنە ئێستا پشتەمەلی ئەویشمان نەکرد، بەڵام لە ژیاندا نەماوە و ڕۆژۆتە شوێنی خۆی. و ئەوەی هەیە ئەوەیە بەدەستمانەوەی ئەو کەسە کە لە زیندانە بە دقیقی پێی وتین کە کێ لە پشتی تیرۆرکردنی کاوە گەرمیانیەوەیە تێم لە دادگا هەموو شتێک ئێلانەکەم. ئێمە شتمان باشە فەرموو ئێمە لەگەڵتاین هەرچێک بێ بۆتەکەین لە دادگا تۆ وەرە دادگا و پێمان بڵێ کێ لە پشتی تیرۆرکردنی کاوە گەرمیانیەوەیە. بەڵام بەداخەوە پەشیمان بووەوە دیسان، یعنی دیسان کەیسەکە هەروە خۆی ماوەتەوە ئێستا لە دادگا، بەڵام ئێمە ڕناوەستین ئەو کەیسە کەیسێکی گشتیە و هەمیشە بەدوای
بە دوای سەرەداوێکی تازە ئەگەڕێن کە بڕۆین و دڵنیان ئەمڕۆ ئەم ساڵ ساڵێکی تر ئەوانەی کە لە پشت شیرۆرکردنی کاوە گەرمیانیان و دەردەخرێن و بە سزاش دەگەێنرێن دەستان خۆش بێ و بەخێرات نێمولایەکە شهيدي خلال دعوة كرمين إما وكو خانوادي شهيداني حضي شبات الرجاني دوائي حتى مردن شاورواني بكجي رولكان مانكي بلان بداخوا يكتين اجتماعي و بارتي ديمقراط كهدو كان ديمقراطو هم هم قندوكالي ويني جاوي أو ولا شيء أنا أكمل لحد شباب لخلاص ديو رانيو كويو سيفادو فلارو كتيو أو شنا نكرا بلان بداخوا رورشي يشتين اجتماعي أمند زورا لبن نايكا قسيان لقلاب كيد بلان بداخوا أمرو شكر ئاژاوەی خۆیان بۆتە ئاگری لە ناو جەستەی خۆیانە بەربووە و ئینشاءالله ئەو گڕەژ ئەبێتە سووتانی هەمویان کە نەمێنن. ئازیزان و خۆشەویستان، کاوە گەرمیانی کە شەهید کراوە لەسەر وتەی حەق شەهید کراوە، بەڵام شەهیدانی کەش چوەکو شەهید کاوە گەرمیانی و ویداد و زەردەش عوسمان و ئەمانە کە شەهید کراون هەمووی شەهیدی ڕێگای ئازادی بوون بە قەڵەمەکانیان توانیوێنە، بەڵام شەهیدانی تر توانیوێنە بەجەستە بچنە ناو خەڵکەوە داوای حەقی خۆیان بکەن. ئەگەر حەبەی شوبات نەبوایە هیچ خۆپیشاندانێک دروست نەبوو، دروستیش نەئەکرا، بەڵام حەبەی شوبات توانی ڕێگە خۆشکە بۆ هەموو لایەنێک خۆپیشاندان بکەن و خۆپیشاندانەکانیان هەتا سەبێ، بەڵام هەتا ئێستا هیچ خۆپیشاندانێک نەگەشتۆتە ئامانج، ئامانجەکانیان نەپێکراوە، بەڵام بەداخەوە تاکو ئێستا بنەماڵەی بەرزانی دەستی شاماجەکات، بەڵام داوای لێبوردن لە خەڵکی کوردستان ناکات. یا بنەماڵەی تاڵەبانی ئەچنە سەرگۆڕی ئەتاتورک و خومینی، بەڵام نایەن ڕۆژێ سەردانی گۆڕی ئەو شەهیدانە بکەن کە بزانە چۆن بە ناحەق شەهیدیان کردوون. بەڵام ئێمە جاری کە ئەڵێن ڕوڕەشی بۆ قیادەکانی پارتی و یەکێتی لە بنەماڵەی بەرزانیەوە هەتا ئەگاتە بنەماڵەی دەلا تاڵەبانی، درود و سەروەری بۆ شەهیدان، هەموو شەهیدەکانی ڕێگای ئازادی ئەوانەی کە لە ڕێگای ئازادیدا شەهید کراون. شەهیدانی کوردستان ئەمەندە زۆر بوون، هەموو شەهیدێک کە بەدەستی غەدر و خیانەتی ئەمانە شەهید کرا بێ، قۆنەرەکانیان لەسەری بڵندی مەسعود بەرزانی و جەلا تاڵەبانی بەرسرا. داوای لێبوردنتان لێ یەکەم، من جەرگم سوتاوە بە جەرگسوایی خۆمەکە داوای ئەم قسانە ئەەکەم لێرە، بەڵام بەداخەوە ئەمانە هەتاکو ئێستا هەر ئەوەی ئەڵێن کەوا بێن سڵحی عەشایریان لەگەڵا بکەیت. بەڕاستی پارە ئەوە نییە کە تۆ خوێنی ئەولادەکەتی پێ بفرۆشیت. ئەوانەشی کە خوێنی ئەولادەکانیان بفرۆشن بە پارە بەڕاستی ڕوڕەشن لەوان زیاتر ڕوڕەشترن. جارێکە من داوای لێبوردن لە هەمووتانەکەم، هیوای سەرکەوتن ئەخوازم بۆ هەموو ئازادی خوازان، بۆ هەموو خۆپیشاندەران
بەم لێرە شێرشکە لە سایەی عیزەتی نەفسن سەرمەنی ناکەم بۆ هیچ کەسێ سەربەرزی مەکە ناهێڵەیە ئەمانێت لە سەرەتای دۆسی شەیدکردنی یان تیرۆرکردنی شەیدی قەڵەم کاوەگەرمیانی سندیکای ڕۆژنامەنووسان لەگەڵ دۆسیەکەدا بوون و بە بەردەوامی بەڵەداچوونیان کردەوە دۆسیەکە ئێستاش داوا لە مامۆستا دلێرەکەین وەکو نوێنەری سندیکای ڕۆژنامەنووسان وتەیەکمان پێشەشکە. زۆر سوپاس سەری ڕێز و نازش دانوێنین لە بەرامبەر هەشتەمین ساڵیادی تیرۆرکردنی هاوکارمان ڕۆژنامەنووس کاوەگەرمیانی. لە ڕاستیدا هەموو ساڵێک لێرەمە و قسەی دووپات دەکەینەوە کە دەسەڵات هیچی نەکردایە بەس لە دوای ئەو راپۆرتانە بڕایە کە گۆڤاری ڕایەڵ و ڕۆژنامەنووس کاوەگەرمیانی و ڕۆژنامەنووسە تیرۆرکراوەکانی تر باسییان لێ کرد بە دڵنیایەوە وەزعی کوردستان و کوردستانە ئەبوو دەرکەوت بە تێپەڕبوونی کات هەموو ئەو بابەتانەی کە قسەی لەسەرەکە ڕۆژنامەنووسان راپۆرتیان لەسەرە کرد ئەوانە بوون کە بوونە هۆکاری ئەوەی ئێستاکە کوردستانی بەم شێوەیە گەیان بەم ڕۆژە گەیان. خاڵێک لە خاڵەکان کە بەردەوام قسەی لەسەرەکە گەندەڵی بوو بەردەوام ئەو دۆسیانەی کە لە دادگا کەوتن کە تا ئێستاش دۆسیەکانیان هەندێکی بەکراوی ماوە و ئێمە لە سەندیکا بە دوواداچوونمان کردووە ئەو قەزیانەیە کە ئێستاکە بە خۆشحاڵیەوە لە ئاستی باڵای دەسەڵات خۆیان گەیشتون بەو قەناعەتەی کە گەندەڵی هەیە خۆیان گەیشتون بەو قەناعەتەی کە سنوورەکان تا ئێستاکە نەتوانراوە بە شێوەیەکی تۆگمە بپارێزرێ تا ئێستاکە نەتوانراوە دڵی کەسوکاری شەهید و ئەنفاڵ ڕازی بکرێت کە بەشێکی سەرەکی لە بنیادی پێکاتنی ئەم دەسەڵاتە و ئەم حکوومەتەی کە بە خوێنی ڕۆڵەکان هاتوۆتە دی. لە کۆی ئەو دۆسیانەی کە لە دادگاکانە بووە لە کۆی ئەو بابەتانەی یان ئەو شکات و سکاڵانەی کە لە لای سندیکا بووە یان ئێمە خۆمان پەیمانزانیوە بەردەوام ئێمە بڵێن لە هەنگاو بە هەنگاو لەگەڵیان نبووینە تا ئەو کاتەی کە توانیمان و پێمان کراوە خۆتان ئەزان شتێکی لە کوردستانە هەندێک شتێکرێت لە دەرەوەی دەسەڵاتی سندیکاشە لە دەرەوەی تەنانەت هەندێک جار قساکرێت لە دەرەوەی توانای دادگاکانی شایە قسەی لەسەرەکرێت. ئەگەر لە 2013 ڕۆژنامەنووسێک تیرۆر کرابێ لەسەرەوەی راپۆرتێکی کردووە لەسەر بەرپرسێک ئێستاکە ئەبینێن زۆر بە ئاشکرا بە دیکۆمنت بە ڤیدۆ بە تۆمارکراوی هەیە کە ئەبینی چالاکوان بەس لەبەرەوەی ڕۆێتە سەر جادە و داوای مافی توێژەکەی خۆیەکە لە زیندانایە ئەبینی جاشێتی و خۆفرۆشی بەداخەوە بۆ وڵاتان بووەتە بەشێک لە مامەڵەکردنی سیاسیانی ئەم دەسەڵاتە و تەنانەت هەندێک جار بۆ بەدەستێنانی کورسیەک بۆ بەدەستێنانی پاڵپشتیەک لەلایەن وڵاتێک لە وڵاتەکانەوە ئەم وڵاتە هەرێمانەی کە هەیە هاوسنوور لەگەڵمانە تەنانەت سازشکردن بۆ بەغدا بەو شێوەیە کە وەکو ئێستا باوکی شەید ڕێژوار ئاماژەی پێدا بەداخەوە ینی تەنازولکردن هەیە بۆ هەموو سنوورەکان بۆ هەموو هێزە سیاسیەکان بەڵام بەداخەوە نەتوانراوە سەردانی ئایلەیەکی ئەم شەیدانە بکرێ داوای لێبوردنیان لێکرێت کە بە قەناعەتی ئێمە داوای لێبوردنکردن پیشە ئینسانی گەورەیە بەڵام بەداخەوە ئەمان نانەوێت ئەو گەورەیە بنوێنن بەشێکی دانیشتوانی ئێمە ڕوویان کردوێتە ئەو جەنگەڵانە بەداخەوە لە جەنگەڵەکانە ڕەق دەبنەوە کەچی تا ئێستاکەوەندەی باس لەوە کرێت کە هۆکارەکان دەرەکین باس لەوە ناکرێت هۆکارەکان سیاسەتی خراپ و ئیدارەدانی خراپی دەسەڵاتە بەداخەوە ئێمە داواکەین لە سندیکای ڕۆژنامەنووسان کە زۆر جار هاوڕێ و هاوپیشەکانمان وتووە کار بکەین بەیەکەوە بۆ یاسای سندیکای ڕەنگە کەم و کورتی هەبێ بەڵام هەمومان بەیەکەوە بتوانین لە ڕێگای پەرلەمانەوە ئەو یاسایە بە شێوەیەک دابڕێژێتەوە ڕۆژانەیە بەس لەبەرەوەی بابەتێکی نووسیە کە دادگا پێڵێ مازانی ڕۆژنامەنووسی بەڵام لەبەرەوەی لە تۆڕی کۆمەڵایەتی نووسینت کردووە سزایە دەن بەداخەوە سەری ڕێز دانوێنم خانەوادەی سەربەرزی کاوەگەرمیانی سەربەرزن خەڵکی مانگی پێش ئێستا مردووە ئێستا کەس باسی ناکە لە دوای 8 ساڵ لە تیرۆرکردنی کاوەگەرمیانی ئەبینی ئێستاکە دەنگ و سەدای هاوکار و هاوپیشەکانی کاوەوە جاران ئەگەر کۆمەڵێک کەس بوو بێتن بە پەنجەکانی دەست ژمارەم لەسەر شەقام بن ئێستاکە بینی
شارێک بە لێشاو دێتە دەرەوە ناڕازیە لەم دەسەڵاتە تەمەن درێژی بۆ ئامەد بۆ خانەوادەی بۆ کەسوکاری و زۆر سپاس بۆەوەش. بەڕێزان دیارە لە ماوەی پێشوودا لە زۆربەی ئەو کەیسانی کە تیرۆرکردنی ڕۆژنامە نووسانە پەرلەمان نەیتوانیوە تاوەکو ئاستی پێویستڕۆڵی هەبێت لە دۆسیەکانی تیرۆرکردنی ڕۆژنامە نووسانە. ئێمە داوا لە مامۆستا عومەر گولپی ئەندامی پەرلەمانی کوردستانەکەین کە وتەیەکمان پێشکەشکا لەسەرەوەی کە پەرلەمان پێویستە چی بکە لە دۆسیەی تیرۆرکردنی ڕۆژنامە نووسانەوە چۆن دەتوانێت لێکۆڵینەوە بکات. ڕەحمەت لە هەموو ئەو کەسانەی کە لەم گۆڕستانە ڕاچاون بە هەمان شێوە کاکاوە گەرمیانی ئیشەڵا گۆڕەکەی ئێستا ڕۆحەکەی ئێستا لە باخێک لە باخەکانی بەهەشتا چکە بەڕاستی بە زوڵم بەنا خوێنێکی ڕژاوە بە تا ئەبەت ئەو بەسەربەرزیە مێنێتەوە کە سوکارەکەی بەسەربەرزیە مێننەوە و ئەوانەی دەستیان هەیە لەم خوێنە و ئەوانەی دەستیان هەیە لەم کوشتنە ڕوڕەشن خەجاڵەتن دنیا بەر لە قیامەت کە خەجاڵەتی بەردەم دنیا دەرفەتیەوەی تایە تەنانەت ئەو کەسێک کە خاوەن خوێنەکەی لێ خۆش بێ بەڵام ئەسی لە قیامەت هیچ دەرفەتێک بێ پەشیمانی نامێنێتەوە. پێغەمبەر درودی خوای لەسەر بێ چ لە لای عبا تێک بدەی وەک لەوەی خوێنێک کە گەنج لە پێژەنگی گشتیە هەزاران کەس ڕۆژانە مرن بەڵام لەگەڵ مردنیان کۆتاییان لێن بەڵام ئێستا بینین ئێمە لێرە هەموو لێرەین پێکەوە بەبێەوەی کەس ڕێکمان خا بەبێەوەی کەس تەکلیفمان لێکا بەبێەوەی کەس نامەی داوەت ناممان بۆ بنێرێ بەبێەوەی کەس زۆرمان لێ بکە بەخواستی خۆمان هاتوونەتە ئێرە و ئەگەر نەشێنە ئێرە بەڵام هەمیشە بەڕێزەوە لە خوێنی لەم جۆرە لە یادەوەری لەم جۆرە ڕوانین و دوعای خێری بۆکەین و بە دوایە بە دڵنیاییەوە بێ ئەوانەی لە دوای کاوە گەرمیانی بەجێماون ئەمە بکەنەوانەیەک هەتایەنەوەکان بیخوانن و تەنانەت بە دڵنیاییەوە بێ ڕۆژێک هەبێت پرۆگرامەکانی خوێندن ژیانی کاوە گەرمیانی بە شانازیەوە تۆمارکەن ڕۆژانێک هەبوو گەنجانێک هەبوون لە خۆ بردوانە خۆنەویستانە دڵسۆزانە نیشتیمان دۆستانە بۆ وڵاتەکەیان قوربانیاندا بە خوێنیان ڕشت. ئازیزان پاراستنی هەرێمی کوردستان تەنها بە پێشمەرگە ناکرێ تەنها باوانە ناکرێت کە ڕۆحیان لەسەر لەپی دەستیان داناوە کە لەوێش هەر گەنجی هەژارە خوێنە ڕێژێ لە سنوورەکان تەنها باوانە ناکرێت شەو نخونیەکەن لە ئەگرن لە قولەکان ئامێننەوە و دژی هەر مەترسیەکەن کە ڕووبە لە هەرێمی کوردستان کە بەڵکو ئەوانش کە لا ناوخۆ ئەیانەوە کوردستان بەهێز بێ سیستەمێکی باشمان هەبێ حکومڕانێکی باشمان هەبێ دادگایەکی سەربەخۆمان هەبێ پەرلەمانێکی کارانمان هەبێ بتوانێت لێپرسینەوە لە حکوومەت و لە گەندەڵکاران کە لەوانەی کە خراپ سەروەت و سامانی ئەم میلەتە بەکارێنن خەڵکێکمان هەبێت کە بۆ ئازادی قوربانیەدا بەڕاستی ئەوانش پێشمەرگەن بەڕاستی ئەوانە شەهیدن بەڕاستی هەموو ئەوانەی لە پێناو کوردستانێکی باشتردا ژیانێکی باشترە و سەروەت و سامانیە میلەتە بۆ میلەتە خەرج بێتەوە بەڕاستی ئەوانش پێشمەرگەن بەڕاستی ئەوانەش هیچ دڵسۆزیان هیچی کەمتر نییە لەو پێشمەرگانەی کە بە ڕۆحی خۆیان خوێنە بەخشن و قوربانیە دەن و کوردستانە پارێزن. ئێمە هەرەوە ناتوانین بڵێین بە کاوە گەرمیانی و کەسوکاری دڵمان لەگەڵتانایە و بە دڵنیاییەوە ڕۆژ بە ڕۆژ ئەوانەی بیرەکەنەوە دەی ئەم وڵاتە ئەوانەی ئازادیانەوێ ئەوانەی لەگەڵەوەن کە کوردستان لە ناو زەلکاوی گەندەڵیا لەوە زیاتر نەمێنێتەوە گروپێک خێر و خۆشەکەی بۆ خۆیان نەبن و خەڵکی تر زۆرینە هەژار بن و زۆرینە قوربانی دەربن ئەوانە ڕۆژ بە ڕۆژ زیاترە بن ئەوانەی کە ئەیانەوێ لە پێناو ئازادی یا خەباتکەن قوربانی بدەن ئەوانە ڕۆژ بە ڕۆژ زیاترە بن بەداخەوە ئەو خوێنانەی کە لە پێناو ئازادیان تا ئێستا یەکێکە لەو مۆتەکانە یەخی بەرپرسان و دەسەڵاتداران ئەگرێ
شەهیدانی حەڤەی شوبات شەهید کاوە گەرمیانی و هەموو شەهیدانی قەڵەم ساڵی پان لەم وەرزەدا دیسان ئێمە نزیکەی 10 شەهیدماندا تەنها لە پێناو ئازادیە تەنها لە پێناو ئەوەی کە ئینسان بە کەرامەتەوە بژی لە وڵاتەکەی خۆیە لە هەرێمەکەی خۆیە بەرهەمی وڵاتەکەی خۆی بۆ گەلەکەی بێ و